دیارە ئێمە وەکو ژینکە پارێزانی گەرمیان لە چوارچەوەی ئەو هەڵمەتانەی ڕاماگەنەوە بۆ هەموو ناوچەکانی گەرمیان بۆ ئەم جارەیان زانکۆی گەرمیانمان هەڵبژارد چالاکیی ژینگەیمان هاوردە ئێرە و ئیشاءڵڵا لێرەش بەردەوامەوین تا سەوزانەکەین بە هاوکاری بەشی باخچەکانی زانکۆ. باشە ئەمڕۆ چەند نەمام لێرە ئەچێنن؟ ئەمڕۆ بە نزیکەی 200 نەمامی ئەچێنین و بەردەوامەوین لەم قۆناغا هەرەوە ناچێنین لەبەرەوە خاکەکەی هەڵکەوتەی شوێنەکەی کەمێ ئەوەتانێ ناڕێکە و ڕقە و بابەتانەیە لەبەرەوە هەرەوە ناچێنێ بێ مەرحەلە ئەتوانی هەمووی سەوزکەیت و بیکەیتە سەوزایی. باشە بۆچی زانکۆی گەرمیانتان هەڵبژاردووە؟ زانکۆی گەرمیان دیارە شوێنێکی گشتیە و شوێنی علم و معریفەت و پێگانی نەوەکانی داهاتوومانەوە ئێمە هەوڵەدەین ئێرە لە هەموو شوێنەکان جوانتری و پاکتری و ژینگەیەکی تەندروستی هەبێ. باشە وەکو باستەوە کرد ئەم نەمامانەم ڕۆی چێنن چ جۆرە نەمامێکن و بەرگەی گەرمای گەرمیان و کەلارەگرن؟ بڵێ دیارەم نەمامانە لە جۆری ئەلبیزیان ئەم نەمامانە بۆ گەرمای گەرمیان گونجاوە و گەشەیەکی باشەکە و ڕووپۆشێکی سەوزایی جوان دروستەکە بۆ ئەم ناوچە پێمان گونجاو بوو بۆیە هەڵمان بژارد. ئێمە وەکو سەرۆکایەتی زانکۆی گەرمیان و هەموو زانکۆی گەرمیان ئامانجمانەوەیە کە زانکۆی گەرمیان وەکو شاری کەلار هەموو سەوز بکەین کەمپێکی گەورەیە وەوە نەبێ بڵێن سەوزایی نەیاندارینێ بەڵام هەڵمەتمان دەست پێ کردووە لە هەڵمەتەکان لەو دارە نمونانەی کە هێنامەنە 100 دار کنارمان هێناوە لە کفریۆ لای جەنابی قایمقام کاکساهر کە ئەو دارکنارانە دوان زەمان سەوزە و بەرهەمی هەیە و 80 دار خورمامانی هێناو کە ئەو خورمای زیینە نییە بەڵکو لە شێخلەنەرەوە ناوە هێناومانە بۆ ئەوەی بەرهەمی هەیە و ئەمڕۆژ ڕێکخراوی ژنگە پارێزی ڕزگاری 200 نەمامی بۆ هێناین و سوپاسی داری ئاو کارەباکەین کە کاکسامان ڕۆژانە 20 ساعت ئاوەداتە ئەم کەمپە لەگەڵ کارەبا کاک حازم کە کارەبای بەردەوامی پێداوین بۆ خزمەتی کەمپەکەیە بۆیە هەڵمەتەکەمان دەست پێکرێت 3-4 مانگە هەوڵە دەین کە زانکۆی گەرمیان لە ماوەیەکی نزیکە هەموو شوێنەکانی سەوز بکەین و هەموو ئەو شوێنانەی کە بەپی ماستەرپلانی زانکۆ هەمانە نەمامی بدێ.